سپۆرانی بواری تەندروستی بەردەوام باز لە سوودە تەندروستیەکانی زونستن دەکەن و بۆ تەندروستی لەش و بە چارەسەری چەندین کێشەشی دادەنێن کە تووشی لەش دەبێت. سپۆرەکان چەندین توێژینەوەیان لەسەر زونستن ئەنجامداوە بۆیان دەرکەوتووە کە زونستن دەبێتە هۆی کەمکردنەوەی هیلاکی و وا دەکات کە لەش و مێشک پشوێکی تەواو بدات، بە تایبەت دوای ئەو هیلاکیی کە بە هۆی کاری ڕۆژانەوە تووشی لەش و مێشکی مرۆڤ دەبێت. واش دەکات کە ئەو کەسە وزە و توانە و چالاکێکی زۆری هەبێت بۆ ئەنجامدانی کارەکانی ڕۆژی دواتر. بەهۆی ئەو پشوەی مێشکیش لە ئەنجامی زونستن دەستی دەکەوێت بیری ئەو کەسە چالاکتر دەبێت و ورتریش کار و چالاکیەکانی ڕادەپەڕێنێت. ئەو کەسانێک کە شەوانە زوو دەخەون فشاری خوێنیان ئاساییە و ئەگەری بەرزبوونەوە و نزمبوونەوە لە فشاری خوێنیاندا کەمە. هەروەها ڕێژەی کۆلسترۆڵیان ئاساییە، ئەمانش ئەگەرانکاری توشبوون بە نەخۆشیەکانی دڵ کەم دەکاتەوە. زونستن پەیوەندی بە کێشەی مرۆڤیشەوە هەیە. چەند توێژینەوەیەک دەریان خستووە ئەو کەسانی شەوان زوو دەخەون زۆرینەیان کێشیان ئاساییە، بە پێچەوانەوە ئەوانی شەوان درەنگ دەخەون زۆرینەیان کێشیان زیادە، چونکە درەنگ خەوتن وا دەکات ئەو کەسە خۆراکی زیاتر بخوات، ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی کێش. جگە لەو سوودە زونستن سوودی بۆ هۆرمۆنەکانی گەشەش هەیە، چکە لە کاتی نووسندا دەردانی هۆرمۆنەکانی گەشەکردن دەگەنە لووتکە. ئەمەش تەنها سوودی بۆ منداڵان نییە، بەڵکو زۆر گرنگیشە بۆ ئەو کەسانی بەتەمەن و پێگەشتوون. ئەم هۆرمۆنانە دەبنە هۆی بنیادنانی خانەکان و زوو گەشەکردنی ماسوولکەکان و پتەوکردنی ئێسکەکان. سپۆرەکان ئاماژە بۆش دەکەن کە زونستن دەبێتە هۆی پاراستنی لەش لە خانە ژێرپەنجەیەکان، هەروەها ئەگەرەکانی زوو دەرکەوتنی نیشانەکانی پیریش دوا دەخات.